ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە ناکۆکی پارتی وێکێتی و چارەنووسی حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەین. خۆتان ئاگادارن زیاتر لە 20 مانگە ساڵێک و 8 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە، بەڵام تاکو ئێستا پارتی وێکێتی ڕێک نەکەوتون. ئێستا یەکێتی داوای 50-50 دەکا و پارتی بەم 50-50 ڕازی نییە. هەروە پارتی هەوڵێکیشەیە بۆی کە پەرلەمان کارا بکاتەوە ئەگەر سەرکەوتوو بێت. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین بۆچی ڕێک ناکەون، یاخود ئەگەر 50-50 پۆستەکان دابەش بکرێن هیچ لە دۆ خێرەمی کوردستان دەگۆڕێ. بەسەبارەت بە چارەنووسی پەرلەمانی کوردستان ئایاوا باشەم پەرلەمان بم شێوەیە کارا بکرێتەوە یاخود هەڵبوەشێتەوە و هەڵبژاردن جارێکی دیکە دووبارە بکرێتەوە و دۆ خێرەمی کوردستانی شاین هەرێمی کوردستان لەو گۆڕانکارانی کە لە ناوچەکە هەیە بەو پەرتەوازی و بەنەبوونی پەرلەمان و بەنەبوونی حکوومەتێکی شەرعی چی بەسەردێ. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر شەرکو حەمامین پەرلەمانتاری پێشتووری کوردستان و مامۆستای زانکۆ قسەی سەرەکەین. کاوی تۆر بەخێر سوپاسی ئامادەبوون دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانیش. زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ڕێک نەکەوتنی پارتی وێکێتی دوای 20 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، ئەوە کارەکە چی کە ڕێک ناکەون و سەیکێتی داوای 50-50 دەکا پارتی پێ ڕازی نییە، پارتی بە ڕێکەوتنینەوەی نوێ و یەکێتی ڕازی نییە. بەڵێ زۆر سپاس کاک حەکیم، سپاس بۆ بینەران. ڕاستیە بەداخەوە ئەمەی کە پێوتە دەردی یەک نەبوون، ئەمەی کە ئێستا لە ڕێک نەکەوتنی پارتی وێکێتیە خۆی بینێتەوە، ئەمە مێژوویەکی زۆر دوور و درێژی زۆر قۆڵی هەیە. ئینسان کە وەختە شەرف نامە شەرفخانی بەڕلیسیە خوێنێتەوە، وەختەیە بۆ شعری شاعیرەکان، وەختێک دیێت بۆ هەموو ئەو ململانیە کە لە نێوان مێنشینەکانە هەبووە و تا ئێستا بەداخەوە ئەمە هەر درێژەی هەیە. هۆکارەکەشی ڕەنگە بە بۆچوونی من تەنها و تەنها پەیوەندی بە دواکەوتویی و بە بچووک بیرکردنەوە هەبێت، چکە وەختێک ئینسان کە نەیتوانی گەورە بیرکاتەوە بەڕاستی ناشتوانێت لێبوردە بێ و ناشتوانێت بەسەر گرێ دەرونیەکانی خۆیان زاڵ بێ. ئەژینا ئەبێت قازانجی ئەمانە لە چیا بێت لەوەی کە ڕێک ناکەون. یعنی حیزبی یەکەم و دووەمن لە هەرێمی کوردستانە بە شەرعی بێ یا بە ناشەرعی حدودی 1,200,000 دەنگیان هێناوە و چەندی ساڵە هەموو شتێکیان بەدەستەوەیە، نەک هەر لە 91ەوە لە دوای یەکەم ئەزمموی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە، بەڵکو لە 64ەوە ئەمانە ئەم دوو بنەماڵەیە بەرزانی و تاڵەبانی مفاوەزاتەکەن، ئەسنە بەغایەنەوە حکومەت دروستەکەن، کۆتایی بە شۆڕشێنن، دیسان دەست پێەکەنەوە و زۆر بابەتی تریش. هەر بۆیە ئینسان لە ڕاستیە منەمێ بەوە دەست پێ بکەم کە بەداخەوە یعنی تەنها و تەنها ئینسان تەفسیرەکەی بۆ دواکەوتوو یەگەڕێتەوە. من شعرێکی شەرکۆبیەکەسێ شعرێکی زۆر جوانە لە ساڵی 69 توێتی بە ناوی زیندوی مردوو، ڕێک بۆ دۆخی ئێستای ئێمە تەواو ئەگونجێتوانە. زیندوی مردوو کاڵە 2500 ساڵە مێژوو ئەڵێ لە دایک بووین، 2500 ساڵە وەک ئێستا وای نێک نەگرتوین، 2500 ساڵە باوێش کە دەینەشا تەواو تێرخەو نەبووین. جا ئەوەی کە زۆر زۆر ناخۆشە ئەڵێت ئەممان پەرست ئەومان پەرست، 2500 ساڵە تەنها هەر خۆمان نەپەرست. ئەین تۆ ئەگەر سەیری پارتی وێکێتی بکەی لە بری بێن دەستی تەوقەکردن و دەستی با بڵێن بۆ یەکتری درێژکەن، ئەڕۆن لە بەغدا شانی نەیارەکانی یەکتری ماچەکەن، ئەڕۆن تەنازولەکەن، هەموو شتێکەکەن، بەڵام خۆیان ناپەرستن، نایان میلتەکەی خۆیان بپەرستن، خەڵک ئاشکەنەوە. یعنی ئەو تەنازولاتانی کە بۆ دەرەوەیەکەن بۆ یەکتری بکەن، بۆ خەڵکی بکەن کە ئەمە دلیلی گەورەیە، بەڵام لەبەرەوەی بەڕاستی بچووک بیرەکەنەوە بۆیە ناتوانن ئەم بابەتە لە بینی خۆیان نایەکلاییکەنەوە. کاک حەکیم تۆ بێنە لە بەرچاوی خۆت جا لە مەسەلەی ئەوەی کەیسا کە ئەمەی کە داوایەکەن مەسەلەی بە 50-50 بەڕاستی ئەمە گەڕانەوەیکی زۆر تاڵە بۆ دواوە. یعنی میلەتان ئەزمون وەرەگرن، ئەچنە پێشەوە، ڕۆژ بە ڕۆژ حکومڕانەکەیان بەرەو پێش ئەڕوا، ئەوەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕوا، وەکو ئەوەی هەرێمی کوردستان یا ئەزمموی 50-50 ئەزمێکی زۆر جوان بوو بێت. یعنی ئەمان لە سەردەمی بە 50-50 لە ئەرزەوە بۆ ئاسمان بە ڕەنگەکانیشەوە دابەشیان کرد، یعنی تەونی کۆمەڵایەتیان تێکدا. ینی بڵێن وەزیرێک لە فڵان لە یەکێتی بوو، جێگرەکەی لە پارتی بوو، یعنی چ قازانجێکیان لەو مۆدێلێکەوە تازە یانێ بۆ ئەوە بگەڕێنەوە. بۆیە لە ڕاستیە
ئەمە بەڵایەکی گەورەیە و ئەمە دەردێکی گەورەیە لەوەی کە بە بچووک بیرەکەنەوە و دواکەوتویی و تەنها لە خەمی خۆیانە بەڵام لێرە بێ با بڵین بە زۆر حکم ئەوە بڵین کە ئەبوو ئەم دەستپێشخەریە یا ئەم با بڵین هەنگاوی یەکەمە دەبوو لە لای پارتیەوە بواە چکە ئەوان لە نێوان دوو کەوانە هەم خۆیان با بڵین بە کورسی بێبارچێ بێ بە حیزبی دەرەجەیە کەزانن و هەرواشە لە ڕاستیا بە پێ ئەنجامەکانی هەڵبژاردن ئەوان لە هەموو حیزبەکانی تر زیاتیان ناوە و بەردەوامیش ئەیانەوێت بارزانی بخەنە دەرەوەی ململانەکان کەوانیە خۆی لە ڕاستیا یعنی مەسعود بارزانی لە کرۆشی ململانیەکانایە ینی ئەوەی کە ئەوتێت ئەمە دەستپێشخەری مەسعود بەرزانیە ئەمە جۆرێکە لە بەڕوای من خۆتزیینەوە لە چارەسەرکردنی کێشەکان لەژنا ئەو خۆی کرۆکی کێشەکانەوە لە ناو کێشەکانایە بە زۆر پێوەرد بە پێی مانتیق بە پێی ئەو ئەزمونەی کە ئەو هەیەی بە تایبەتی لەگەڵ کۆچکرد و مامجلالیش کە ساڵانێکی زۆر ئەوان پۆستی هەرێم و بەغدایان وەکو یەک دابش کرد بوو لە بین خۆیان ئەو سەر کۆمان ئەم سەرۆشی هەرێم دەبوو ئەم دەستپێشخەریە و ئەم هەنگاوە لای ئەوانەوە زیاتر بووە بەڵام دیسانەیەڵێمەوە لەبەر ئەو گریانەی کە پەیوەندی بە مێژووی ململانەی ئەم دوو ماڵباتەوە هەیە ناتوان ئەو گریانە تێپەڕێنن هەر بۆیە بینی تا ئێستاکە ئەمە دۆخەکەیە بەداخیشەوە ئەمە ئەوەش بڵێم کە بەڕاستی ئەمە نەئەبوو بە هیچ جۆرێک نە لە لای حیزبەکانی دەروی پارتی بێچێتی نە لە لای خەڵک نەبایە قوبوڵ کراوە یعنی ناکرێت بە هیچ جۆرێک ئەمە بەم جۆرە بەردەوام بێت کە تۆ دوو بنەماڵە نەک دوو بنەماڵە لەسەر دوو شخص یعنی من ئەتوانم مەسئولم دوو شخص بڕیاردرن لە هەرێم من مەسئولم لەم قسەی خۆم یەک کەس ناتوانێت لە ناو پارتیا قسە لە قسەی مەسعود بەرزانیا بکە حەقم نییە کە پرس بە مەسعود بەرزانی کوڕی بکە و یەک کەسیش ناتوانێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە قسە لە قسەی بافڵ تاڵەبانیا بکە ڕەنگە مبالغە نەبێ ئەگەر بڵێم لە 90 دەسەڵاتەکان لای بافڵ تاڵەبانیە لە 10 لای قوبا تاڵەبانیە بەڵام لای پارتی 100 لای مەسعود بەرزانیە بەڵام بێگومان بەڕاوێژکردن بە پلەی یەکەم بە مەسعود بەرزانی و ڕەنگە یەک دوو کەسی تریش بەس کەوتۆر ئێستا یەکێتی دەڵێ من دەمەوێت هاوسەنگی هێز بگەڕێتەوە دەڵێ 50-50 دەبێت لەبەرەوەی کە 39-39 هاوسەنگی هێز دەتوانرێت بگەڕێتەوە یاخود ئەگەر نیوەی پۆستەکانی جاخود بڵێن سەرۆک کێرێم حکومەت بدرێ بە یەکێتی هیچ لە چی لە دۆخەکە دەگۆڕێ بڵین یاخود هاوسەنگی هێز چۆن دەگەڕێتەوە ئەوەی کێسە یەکێتی ئیدعای دەکا و پارتی بڵین لە بەرامبەری ئامادەنی مامەڵەی هاوپەیمانی لەگەڵ یەکێتی و نەوەی نوێ بکە باش ئەم هاوسەنگی هێزە یعنی بۆ چێ ئەگەر بۆ خزمەتی خەڵکە پێمان بڵێن لە ماوەی ڕابردووە ئەمە چۆن بوو ینی ئەمە چەند ساڵە پێش ئێستا هەموو تیمی یەکێتی تقریبا 6 مانگێک نەچوونەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵێ هەر لەم کابینەیە بوو و وەزیری پێشمەرگەش چەند مانگێک نەچووەوە کە علاساس ئەم ناڕازیە لەوەی بۆچی یازەکانی هەفتاوەشتا نابن بە یەک بەڵام دوایی هەم تیمەکە بە یەکەوە چوونەوە هەم وەزیری پێشمەرگەش بە تەنها چووەوە و بە خەڵکیشیان نەوت دەستکەوتیان چی بوو لەو ماوەی کە مقاتعی ئەنجومەنی وەزیرانیان کرد یعنی ئەوەی کە هەیە بەڕاستیە جارێ ئەسڵەن ئەوەی کە ئەوان داوایەکەن مەسلەی هاوسەنگی هێز بۆ خەڵک نییە بە هیچ جۆرێ بۆ خەڵک نییە بۆ دەستکەوتی شخصی و ذاتی زیاترە و دووهەم بۆ ئەگەر مەسەلەکە ئەوەیە ئەمە ڕێگوڕیشەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیتفاقی 2005 یەکێتی خۆی هەموو هەرێمی تەسلیم کرد لە بەرامبەر بەغدا و هاتن لەو کاتە سێ خراپترین یاساشیان دەرکرد کە ڕئیسی خولی دووەمی پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بوو با بڵێن عەدنان موفتی کە بریتی بوو لە یاسای نەوت و گاز یاسای سەرۆکایەتی هەرێم و یاسای وەبەرهێنان هەموو ئەمانە یعنی ڕەجی هەیە ڕیشەی هەیە و دواتر ئەگەر بیانەوێت بەم مۆدێلە یعنی دیسان بڵێن وەڵا ئێمە 50 دروستەکەینەوە ئەمە لە خزمەتی خەڵکایە بە هیچ جۆرە لە خزمەتی خەڵکانیە بەڵکو لە خزمەتی خۆیان و هەندێک دەستکەوتی زیاترایە و ئەشکرێت لە ڕاستیە من تێناگەم بۆ ئەمان ئەبێ خۆیان بە خاوەنی هەموو ئەم مقدراتی ئەم میلەتەوە بە یعنی هەموو شتێک بزانن باشە بۆ نایەن با مۆدلێکی تر تاقی کرێتەوە ئەگەر ئەگەر ئەمانە حیزبێکی تەکنۆکرات بڵێ ئەگەر ئەمانە حیزبێکی مەدەنین قەیچێکە با تەرەفی حکوم کا تەرەفی معارەزە بێ يعني خۆمە لە هەموو دنیا هەیە ئەوە لە ئەمریکا هەیە ئەوە لە بریتانیا هەیە کە مەسەلا
لە بەریتانیا هەم دوو حیزبی گەورە هەیە لە ئەمریکاش دوو حیزبی گەورە هەیە دەستورێک هەیە هەست ساڵ زیاتر کەس بووینە لەسەر حکم بێ و دەستی دەسەڵاتەکرێتەوەوانە لە زۆر شوێنی تر لە وڵاتانی ئەوروپا ئەسکەندناڤی زۆر جار حیزبی یەکەم و دووەمیش ناتوان حکومەت دروستکەن لە دوای ئەوانەوە هاوپەیمانێتی دروستە بێ حکومەت دروستەکە بەڵام هەموو ئەمانە ئەبێ لە وڵاتێکی مەدەنیا بێ ئێمە نە حکومەتی مەدەنیمان هەیە نە دادگای بێلایەنمان هەیە نە پارەی بێلایەنمان هەیە نە چەکی بێلایەنمان هەیە و پارتی بێکێتیش کاک حەکیم هەردووچیان بۆیە ئەم شەڕاکەن هیچیان ناتوانن لە دەرەوەی حکومەت بەردەوام بن بێگومان پێویستمانەوەیان ئەوەی کە مەسەلا ئەڵێن بۆ نمونەیەکێتی ئەڵێ مانەوەمان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یعنی ئەو دروشمان هەیە مانەوەیان بەندە مانەوەیان لە حکوومەتە چونکە ئەمان لە ڕێ حکوومەتەوە فشارە خەنە سەر خەڵک تەعینەکەن خەڵک بە زۆر با بڵین ئەبەن بۆ دەنگان خەڵک لە پۆستادا ئەنێن یعنی بە ئێستاشەوە لە بەڕێوەبەری قوتابخانەیەکەوە تا ئاگاتە سەرۆکی زانکۆیە تا ئاگاتە وەزیرێ ئەگەر با بڵین وەزیر واز لێبێنە بە حساب ئەمە پۆستێکی سیاسی و پەیوەندی بە حزبی براوە هەیە چێدانێ بەڵام بۆرە بۆ ئەوانی تر هەمووی بە تەسیەدانێ لەیان پارتی وێچێتیەوە بۆیە بێگومان بەڵێ بۆیە ناتوانن و بۆیەش ئەوەندە جەخت لە مەسلەی ئەمە ئەکەنەوە ناتوان بە هیچ جۆرە لە دەرەوەی حکومەت بژین دووەمیش ئەکرێوەکو جەنابوت و با بڵێن حکومەتێک دروست کرێت کای کەسیان نەبن ئەگەر ئەمان لە خەمی بەڕچکە لە عێراقیژە و کە ڕێگنە دەکەوتن لەگەڵ سەر وەزیران کەسێکیانێنە کە هیچ پۆستێکی نەبوو بڵێن حزمی نەبوو کوتلەی پەرلەمانی نەبوو بەڵێ کاک حەکیم ئەوان بە هەموو کەم و کورتەکانیانەوە بە هەموو گەندەڵیانی کە لە بەغا هەیە بە هەموو ئەو دەسەڵاتە قوڵەی کە لە بەغا هەیە بەڵام شیعە لە ڕاستیە لە خەمی مانەوەی دەسەڵاتەکان لە لای خۆیان لە درێژایی دروستبووین دەوڵەتی عراقیەوە تا ڕوخانی بەعز لە 2023 ئەوانە چاوسێنراونەتەوە ئەوانە دوور بوون لە سوڵتەوە کە پێکاتێکی زۆری نشن بەڵام ئێستا کە سوڵتەکەیان دەستکەوتووە کە ئەوش بەڕاستی فەزڵەکەی بۆ ئەمریکا ئەگەڕێتەوە ئێستا بۆیە نایانێ ئەمەل دەست بچێ یعنی دەستیان پێوە گرتووە چوارچەوەی هەماهەنگیان بۆ خۆیان دروست کردووە ئەگەر ناکۆپیشیان هەبێ لەناو ئەو چوارچەوەی هەماهەنگی و لەناو ئەو دەسەڵاتە قوڵای یەکلاییەکەنەوە ئەم دوانەی ئێمە پارتی وێچێتی لە ڕاستیە ئەمەندە بێباکانە ئەمەندە نامەسئولانە ئەمەندە لود بەرزانە مامەڵاکەن ناتوان لەسەر ئەوەش ڕێ بکەون بۆی ئەوان لە ڕاستیە وشیاریان بەمانەوە دەسەڵاتێک لای خۆیان زۆر بەرزە و وشیاریان بۆ پێکاتەی شیعە زۆر بەرزترە لە وشیاری ئەم دوانە بەرامبەر میلەتی کورد باشە بەس کاکتۆر ئێستا بڵێنێکێتی ئەگەر 50 بێ بازوتی دەدۆخەکە ناگۆڕی بەس ئێستا پارتیش ئامادە نیە هاوپەیمانێتەکە قبولکە بڵێنەوەی و یەکێتی هاوپەیمانەتێکیان کردووە پارتی دەڵێ بە یەکێتی دەڵ هەر مامەڵی 23 کورسی لەگەڵەکەم ئەوە چووکەنەوەی چۆن دەکەن ئەزانی ئەمە کاتی خۆشی یەکێتیەی وت یعنی سەر زمانی سەرۆکی دەستەی کارگەریە و کاتەی یەکێتیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کورسی ناپێونرێت ئێمە یەک کورسیشمان هەبێ هەر یەکێتین هەر مێژوومانێ وەرج جوگرافیەمانەیە یعنی ئەم دەردە لای هەردووچیان هەیە ئەمە دەردێکە لای هەردووچانەیە و دەردێکشە ئەی سلمێنێت ئەمانە بڕوایان بە ئەلفبای دیموکراسی نییە بڕوایان بە تەحالوفات نییە ئەژینات تۆ چۆن ئەڵێ من یعنی تۆ قچیە بەسەرەوە بە هەر جۆرێک ئەم تەحالوفە ڕوویداوە حیزبێکە و سەرۆکەکەی لە ژیانە ماوە و قیادەی خۆی هەیە و هاتووە ڕێکەوتنی کردووە لەگەڵ حیزبێکی ترە ئەی بۆچی بۆ پارتی خۆی ڕەوایە ئەڕوا لەگەڵ پێکاتەکانی ترە یعنی با بڵین جۆرێک هەتا فشاریشان بووە هێنێ یاخود لە دوای سیوەشی ئابەوە ئەوان حکومەتیان دروست کردەوە لە هەولێر خۆکۆمەڵی حیزبیان لەگەڵا بخۆر خۆیان نەبوون بەتەنها یعنی ئەم منطقەی ئەوەی کە بڵێن وەڵام من یعنی مبررات بێنێتەوە بۆ ئەوەی کە ئەو تەحالوفە چۆن کراوە ئەوە هیچ پەیوەندی بەوە نییە تەحالوفێکە و کراوە ئەوەتانە ئێستا با بڵین سیوەش کورسیە 39 نازەم چەندێکە ئەوان کاک حەکیم ئەمە لایەکی بڕوانەبوونە بە دیموکراسی وەلایەکشی ئەو سیاسەتەیە کە پێوتە پەرتکە و زاڵبە یعنی پارتی لەما سەرکەوتوو بووە لە ڕابردووە و ئێستا جارێکی تر ئەمە تاقیکاتەوە باشە بە سەبارەت بە پەرلەمان ئێستا دوو ئیتیجای جیاوازەیە دوو ئاراسی جیاوازەیە پارتی دەڵێ با سەرەتا پەرلەمان کارەکەینەوە دوای بڕۆین بۆ قۆناغی پێکێنانی حکومەت یەکیش دەڵێ با سەرەتا ڕێکەوین پۆستەکانی حکومەت و ئەو یەکلاکەینەوە دوای پەرلەمان و هەردووکیان بەیەکەوە کارا بکرێنەوە سەرنجی بەڕێزت دەبێت چۆن یعنی چەق بە سوێ تێپەڕێندێت لە پرسی پەرلەمان و حکومەت
خۆی لە ڕاستیە کار حەجیم دیسان ئینسان ئەگەر بگەڕێتەوە بۆ کرۆکی کێشەکە خۆی ئەگەر ئێمە لە 4 ساڵی ڕابردووە حکومڕانێکی مەدەنیمان دروست کردایە دامەزراوەمان دروست کردایە دەستورمانە وایە ئێستا ئەمانە هیچی ڕووی نەئەدا یعنی بۆیە بە قەناعەتی من ئەبێت مۆدێلەکە بگۆڕێت یعنی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت لە پێشا پەرلەمان دەست پێ بکاتەوە دوایە حکومەت بێ لە پێشا حکومەت بێ دوای پەرلەمان بچکە هەر ئەمان هەرم دوانن خۆ چی ترە یعنی یەکیانە بێ بە ڕێیسی پەرلەمان یەکیانە بێ بە ڕێیسی حکومەت ئەمەی کە شەڕی لەسەرەکان شەڕی دەسەڵات و پارەیە شەڕی شیتر نییە شەڕی خەڵک نییە بۆیە ئینسان ئەگەر بێت ڕێ لەمە بگرێت ئەمە بێ بە نقطەیەک و لەسەری دێڕێ و دەست پێ بکەینەوە بۆی دیسان ئەم بەزمە ڕووناتچکەوە بۆ بە عورفێکی زۆر ناشرین لە خولی چوارەمەوە ئەبینیت ینی مەست بۆ نمونە لە 2014 لە 2013 کاڵبژاردن کرا دوای تقریبا 6 مانگ تا 8 مانگ اینجا حکومەت دروست کرا لە 2018 هەر بە هەمان شێوە ئەوە لە 2024 و 25 زۆر لەوە زیاتریشی مانگ ینی ئەم عورفە زۆر ناشرین بۆ وە ڕۆژ بە ڕۆژیش زیاتر بێ ئەگەر تۆ بتەوێ ئەم ڕەگەر لە بنەوە ببڕید ئەم کێشەیە لە بنەوە چارەسەرکەی ئەبێ بی با بڵین دەستورێک دانی و ئەبێ بی دامەزراوە دروستکەی و احترامی دامەزراوەکان گری وە سەقفی زەمەنی سە چۆن لە بەغدا لە ماوەی 30 ڕۆژە لە ماوەی ئەوەندە ڕۆژە یعنی بێت لە زەمەنبەندی لە دەستورا دیاری کرێ ئەو ڕۆژەی پەرلەماندارەکان کاندیدە سەرکەوتەکان سیۆن دەخۆن دەبن بە ئەندامی پەرلەمان لە دوای ئەوە 30 ڕۆژ کابینە پێشکەش کرێ لە دوای ئەوە ئەگەر نەکرا یعنی ئەبێ هەموو ئەمانە بی یەکلایی کەیتەوە ئەجنا بە قەناعەتی من هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت لە پێشە پەرلەمانەکە دروستەکەن دوای حکومەتەکە دروستەکان لە پێشە حکومەتەکە دروستەکەن دوای پەرلەمانەکە ئەگەر ئەمان ئیرادەکە بەدەست خۆیان بێ و ئەگەر کەمێک گەورە بیرکەنەوە بە بڕای من دەتوان ڕێبکەون و لە ماوەی چەند ڕۆژێکشە هەموو یەکلاییکەنەوە من دیسان ئەو قسەیەکەمەوە یعنی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت بەڵام ئەوەی هەیە پێویستە ئەمە دەرسی لێوەربژیرێت اینجا ئەمە حیزبەکانی دەرەوە ئەتوان نەم فشارە دروستکەن خەڵک مۆدێلێکی تازە کوردستان کاک حەشیم پێویستی بەوە هەیە ئەم مۆدێلە بنەماڵەیە دەسەڵاتە قوڵە چەتەیە چەکداریە بگۆڕێ بە حکمی ڕەشید سەی جیاوازێکیان هەیە بڵێن پارتی یەکێتی چ لە ڕووی حکمی بنەماڵەیی بێ چ لە ڕووی بەڕێوەبردن بێ چ ڕووی مامەڵکن لەگەڵ ئازادیەکان لەگەڵ داهات جیاوازێکە ماوە یاخوتەر جیاوازەکە وەک جیاوازی نێوان خەنجەر و شمشێرە لە ڕاستی ئەوەندە لە یەکتریەچن یعنی لەولا ماڵی بەرزانی لێرە ماڵی تاڵەبانی لەولا مەسعود بەرزانی بە دەرەجە یەکەم لێرە بافڵ تاڵەبانی بە دەرەجە یەکەم لە ماوەی ڕابردوو بافڵ خۆی لە مقابلێکی فۆکس نیوی ساڵێن لێرە نەحکومەتە هێنە دادگا هەیە ئەوە ئەبینی لە خەڵک لە ناو دادگا ئەڵێ من لە ژێرە شەنجا لە پیاوەتی خراوم خۆ بە ناو دادگا بە ئاشکرا ئەڵێتوانە لە هەولێریش بە هەمان شێوە بینیت شەروانی وەکو شێروانی و قارەمان شکری زەینەدین و خەڵکی ترکە یعنی دەستێژی کراوەتە سەر مناڵ و باوکەکەش سوکایەتی پێکرا و خەڵک لەسەر فولایت کوژدا و لێرە خەڵک با بڵێن کۆماندۆ چەندین کەیسی کوشتن و ئەوانەمان هەیە مامەڵەی ئازادیەکان لێرە ئێستا لەم شارە بڕۆ کۆبوونەوەیەک لە هۆڵێکی داخراوە بکە ئەبێ موافقەت یاساییش وەرگریتوانە یعنی بڕۆ کۆنفرانسە بکە بێ موافقەت یاساییش وەرگری لە هەموو ڕوویەکەوە بڕۆ بزانم لەو ڕۆژانە مەسەلا بافڵ تاڵەبانی نەجمە ئەکا بەسەرشانی وازم سەرۆکی یەکەکانی هەفتاوە ئەمە لەکوێی حکمی قانون و دامەزراوە جێبێتەوە بە هەمان شێوە لەو لاژ مەسعود بەرزانی ئیکا بە وازم ڕوتبادا بە کوڕەزاکەی خۆی یعنی هەموو ئەمانە و مناڵەکانی شانێنە پێشەوە و قسە ئەکەن لە ئاهەنگەکانە لە مناسەباتەکان قساکەن کە ئەوە خەمتان نەبێ ئێمە لە ڕێین بۆی حکمڕانیتانکەین لە مستەقبەلە لە ڕووی داهاتەوە یعنی وەرە بزانم کامەیە ئەو پرۆژە مهمانەی کە لەم شارە جێبەجێکرێت یعنی من بە زۆر بڕوان بەوە نییە بە هیچ جۆرە ئەمە غەدر لە سلێمانی ئەکرێ و ئەمە نازامچی ئەوانە ئەنجومەنی وەزیران 25 کەسە باشە ئەم 25 کەسە بەلای کەمەوە 11 کەسی خەڵکی منطقەی ڕانیە و کۆیە و هەولێ ڕانیە و کۆیە و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ئەوانەیە ئەمانە بۆ ناتوان لە ناو ئەنجومەنی وەزیران ئەم شەڕانە بکەن یعنی بۆ ینی ئەمانە لە بەردەم مەسئول بەرزانیە بۆ ناتوان قسە بکەن بۆیەنە دەرەوە بن بە معارەزە یعنی بەڕاستی ئێستا وای لە هاتووە کە تۆ
ڕۆژانە دەستکەوتەکانی خۆ بچنەرەوە و شەی ژوەرە لە میدیاوە ببە معارەزە ئەمە ناکرێ ئەمە مۆدلێکی زۆر خراپە و قەناعەتی من یعنی ئەگەر کەمێک جیاوازی شەبێ پەیوەندی بە پێکاتی حیزبەکانی پارتی وێچێتی یاخود مێنتاڵەتی ئەو قیادانەوە نییە بەڵکو پەیوەندی بە زۆر بابەتی ترەوە هەیە کە ڕەنگە منطقی جوگرافیایی یەکێ بێ لە شتە سەرچەکە. باش زۆکەوەی کە هەڵ بڵین پێشنیازیش هەبوو بۆ ئەوەی کە هەڵبژارن دووبارە بکرێتەوە پەرلەمان هەڵبۆشێت ئەگەر پەرلەمان نەتوانرێت کارا بکرێتەوە ناکرێت بڕۆین بەرەوەی کەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە. کاک حەکیم خۆ ئاساییە ئەم شتانە ڕووەدا بەس ئایا پرسیارەکە ئەوەیە چی لە مەسەلەکە ئاگۆڕێ یعنی سە بۆ نمونە ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بڕوات وایە ئەو ئامڕازانەی کە بەدەست پارتی وێچێتیەوە بوون لە هەڵبژاردی پێشوە لیان سەنراوەتەوە چەچیان هەر لەلایە پارەیان هەر لەلایە مەحاکمیشان لەلایە یعنی خۆ لالەزار کە وەختێ لە ناو جەرگەی شاری سلێمانیان ڕووەدا خۆیان توانی بە طریقەی تر بیکەن ئەوە پەیامێکە بۆ هەموو ئەوانی کە یانێ مخالف بیرکەنەوە یعنی ئەوەتە ئەژبینی کەیسەکە بە چ شێوەیەکە ڕواتوانە بۆیە کرۆکی کێشەکە ئەوەیە ئەو ئامڕازانەی کە بۆ هەڵبژاردنێکی نەزیه بۆ هەڵبژاردنێکی بێگەرد بۆ هەڵبژاردنێک کە دەرفەتی یەکسان بۆ هێزە سیاسەکان بڕەخسیێنێ ئەمانە نییە لە کوردستانە بۆیە ڕەنگە هەندێک هێز کورسیە کەم کا دوو کورسی زیاوکە بەڵام بە قەناعەتی من ئەو دوانە هەر بە نەتیجەی ئەو نەتیجانەی کە نزیک لە یەکتری ینی کە ئێستا هەیەە بە نزیک ئەو نەتیجانی خۆیانە هێننەوە کەواتە ئەم پارێ بۆ سەرف کرێت ئەم پارەیە بۆ سەرفکرێت باکسەوە بێت بە بڕوای من لێرە ئینسان قسەی لەسەر ئەو کەسانەش کاکەیسە پەرلەمانتارن کە کاندیدی سەرکەوتوو بوون بە پەرلەمانتار من نەزانم خۆمانە ڕەنگە بەشی هەرە زۆریان کادرەکانی خوارەوەی حیزبەکان بن کەمترینیان لەوانن کە لە ئاستی قیادە و دەست ڕۆیشتووی ناو حیزبەکانان ڕەنگە هەر زۆر بەدەگمەن نازام ئەگەر لە یەک دوو حیزباتیایە بێتوانە بەڵام ئەمان سوێندیان خواردبوو ینی ئەو ڕۆژەی کە چوونە ناو پرۆسەکەەوە کە دووە سەر کەوتون لە پەرلەمان چۆنیان خواردووە کە بەرژەوەندی باڵای ئەم میلەتەوە ئەم هەرێمە پارێزن یعنی ناکرێت تۆزێ خۆیان لەم حیزبانیان ڕاپسکێنن ناکرێت ئەمەندە حیزبیانە و ئەمەندە بەتایبەتی پارتی وێچێتی یعنی فراکسیۆنەکەی پارتی وێچێتی ناکرێت ئەمەندە حیزبیانە بیر نەکەنەوە تۆزێک بێنەوە هۆش خۆیان لەم حیزبانە ڕاپسکێنن بڕۆن لە ناو پەرلەمانەمان گرن سەحافەی عالەمی بێن لەسەر خۆیان جوڵەیەکی جیاوازکەن نەک پەرلەمانتار بێ ئەو نەیتر ناکۆکیەکان قوڵکاتەوە ینی پەرلەمانتارەیەت بە کولتوری جەلالی و مەلای قسەکە پەرلەمانتارەیەت بە عەقڵیەتی دوو زۆنی قسەکاتوانە و پێشی وایە ئەو شتێکی ڕاستی وتووە تۆ چۆن ئەبێ وا بیرکەیتەوەوانە بۆیە بەڕاستی بەشێکی زۆریشی ئەکەوێتەوە سەر ئەوانە یعنی زۆر با بڵێن خەمسەردانە لەگەڵ ئەو پەیامەی کە هەڵێن ینی ڕەنگە لە وەزیفەی پەرلەمانتاری تێنەگەشت بێتن لە وەزیفەی نوێنەرایەتی شێکیان هەیە وەکویش چکە حکوومەت کاربڕێکەرە و دیژنەکان پێک نهاتوون من مەبەستمەوەی ئەوانە فشار دروستکەن یعنی ئێستا خۆ نمونەش هەبووە یعنی لە کاتی شەڕی ناوخوا فراکسیۆنی سەوز و زەرد بەیەکۆمانیان گرتووە ناو پەرلەمانە ئێمە کاتی خۆی سەرۆکی پەرلەمانیش لە ئێمە بوو بەڵام بە پێکاتە بە فراکسیۆنە جیاوازەکانەوە مامانگرت لە ناو پەرلەمانە کاتی خۆی کارشەرکۆ بێکۆز ڕۆحی شاد بێت وەزیر بوو لە کابینە یەکەمان دەستی لە کار کێشایەوە لەسەرەوەی کەزانی با بڵێن سەلاحێتەکانی وەکو خۆی ناڕوا جێگرەکەی وەکو ئەوێ وەکو وەزیر بێت لە پشتی ئەوە پارتی ئەڕوا ڕۆژنامەدا خاتوانە زۆر بابەتی تریش و لە عالەمی شاهەیە ڕاستە پەرلەمانتار لە ڕێ حیزبەوە یعنی ئەم کاندیدانە لە ڕێ حیزبەوە سەرکەوتون بەڵام لە هەمان کاتیشا وەزیفەیەکی گەوریان لەسەرە کە نەراتیکردنی ئەو میلەتەیە و حیزبەکانی تریش بەڕاستی ینی جیا لە کۆمەڵی ئیسلامی کە ئەو هەل نەچوەتە ناو پەرلەمانە و ینی هەل لە ڕێکەم ڕۆژە قسەی خۆی کردووە ئەمانەژان نابێت لە چوارچێوەی بەیاننامە بوەستن ینی ئەمەتوان هیچ بکەن وڵی لە ڕاستیە حیزب ئەگەر بێت و بە قەناعەتی من ئەگەر بێت و قیادەکەی لە خۆی ببووریە ئەتوانێت شت بکە بەڵام ئەگەر قیادەکەی لە خۆی نەبووریە چونکە وەختێک کە تۆ معارەزە بووی ئەبێ ئامادەبی بۆ زیندان ئامادەبی بۆ کوشتن ئامادەبی بۆ سەرجادە ئامادەبی بۆ هەموو شتێکوانە ئەمە ئەکەوێتەوە سەر خۆیان و قیادەکەیان دوای گەر هەموو ئۆپۆزیسیۆن پەرلەمانیان بایکۆت کرد بە
فشارێک دروست دەبوو یاخود نیشانەیەک بۆ پارتیۆکێتی کاتە فشارێک دروست دەبوو لەسەر پارتیایی بەڵام لەگەڵ ئەوە ئەبوو لۆبیشنام کردن نابووە هەروە دانیشتنایە یعنی من بڕوام بەوە نییە کە بڵێم ئەمانە وەزیان زۆر باشە لە دەرەوە ڕاستە ئەمانە پاریان هەیە ڕاستە بە پاراچن لۆبیەکەن بەڵام وەزیان زۆر باش نییە یعنی بەڕاستی لاسینی دەوڵەتی پارتیۆکێتی بەڵێ بێگومان ڕاستە یعنی پاریان هەیە ئەچن لۆبیشەکەن و پاری گەورەشیان هەیە بەداخەوە لۆبی بۆ نیشتیمان و نەتەوە ناکەن لۆبی بۆ ئەو دوو لە ماڵێ ئەەکەن بۆ شخصەکان یەکەن وانە بەڵام ئەوە بۆ معنایە نییە یعنی ناوەندە دەوڵەتەکان یەک دنیا راپۆرت و ملاحەزیان لەسەر ئەمانە نەبێت هەر ئەو کاتێک کە با بڵین بلاسخار چەند ساڵی ڕابردوو خۆل ڕوبەڕوو لە هەولێر پێیوتن وتی وا نەزانم هەرێمەتان تاسەر بۆ مێنێت وەزیری پێشمەرگە و ماوەی کە چەند ماوەیەک ناچووە بۆ وەزارەتەکەی خۆ بە ئاشکرا لە شوێنێک گوتبووی کە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە یەکانی هەفتاوەشتان یەک ناگرنەوە و ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیاش زەختمان لێکەن و ڕەنگە ناڕاستەوە خۆ پێشیان وتی بێتن نمونەی ئەفغانستان نمونەیەکی زیندوە لە بەردەمتانە ئێستا هاتنی تۆم باراک کاک حەشی ینی خۆ ئەمریکا سەفارەتی هەیە لە عێراق وانە و لە هەولێرش گەورەترین قۆسوڵخانەی هەیە ئەی بۆ نێردەی تایبەتیە نێرە بۆ ئەم مەنتیقانە یعنی ئەمە معنای گەورەی هەیە معناکەش ئەوەیە کە لە ڕاستیە ئێمە گرنجێکی تایبەتیە دەین بەم مەنتیقانە بەڵام بەو مۆدلێک کە خۆمانەمانەوە من ئەو نەشی چاودێریم کردووە وەنەشی خوێندومانەوە لەسەر تۆم باراک ئەوەیە کە بەڕاستی ئەوێت دەسەڵاتی مرکزی هەبێ بەغدا بەێسکە بەرامبەر ناوەندی بەهێسکە بەڵێ خۆی ڕەنگە ئەمەچێ بێت لە ناکۆکەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیلیش ڕەنگە ئیسرائیل زیاتر بەلای ئەوە ئەڕواکە با بڵین ناناوەندی هەبێ و هەتا ئەوە یەکێک لە کێشەکانی بینی ئەمریکا و ئیسرائیل لەسەر ئێران ئەوەیە هەر بۆیە ژەبینی خلافیان هەیە لە خلافەکەش ناشادرێتەوە ئەوانیان بگۆڕدێت ئێران ئەمریکا تام لە حەزەیەش ئەوە وازەح لەگەڵمانەوەی ڕژێمەکەی بۆیە بەڵێ بێگومان بنیان شاردوتەوە کە ئەڵێن ئێمە لەگەڵ حکومی ناوەندین بە معنا هیچ سوڵتەیەک نابێت لەسەر و سوڵتەی دەوڵەتەوە هەبێ یعنی ئەمە خۆی لە خۆیان ئەیسەلمێنێت کە وەزی ئەمانەت باش نییە ینی نەکرد باش نییە زۆر بەجێش لەگەڵیان کۆبەوە لەگەڵ یەکێتی لە بەغدا کۆب بۆ تۆم باراک لە هەولێر بەجێ لەگەڵ پارتی بازم لەگەڵ پارتیش لەگەڵ سێ بارزانیا کۆبەوەی کردبووانە ئەجا ئەمە کارەساتە ئەمە کارەساتێکی گەورەیە یعنی تۆ ئەیسەلمێنێک حکومەتت هەیە ئەگەر کاربارەکەریش بێکەوە پێشوازی لێ ناکەن بۆ نمونە کەسە و بەجێ کاک حەشیم وەڵڵا ئێمە غەدر لە وشەی حکومەتەکەی نەگەر بۆ ئەمەی هەرێمی کوردستانی بەکاربێنی من پێم ناخۆشە ئەم قسەیەکەم ینی وەکو کوردێک حەزمە کرد ئێستا ئاڵامان لە نەتەوەی گرتوەکان هەبووە حەزمە کرد حکمی ڕەشیدمان هەبووە مۆدێلێکی دیموکراسی دەستی دەسەڵاتمان هەبووە من لەگەڵ ئەوانین تەنها بڵێن دەوڵەتێکمان نەبێتتر خۆسەپێن و دیکتاتۆر و ئەوانە من نەخێرەوە ڕاستیە بێت دەوڵەتی هاوڵاتیمان هەبێ بەڵام ئەمە ڕاستیە ئەمان حکوومەتیان دروست نەکردووە دەوڵەتداریان دروست نەکردووە ئەمان دەسەڵاتی قوڵیان دروست کردووە هاتوون یەکێک لە دەباشان و یەکێک لە سەری ڕەشە بێگومان ئەوەی سەری ڕەش ڕەنگە زیاتر پشکی شێرەکەی بەرەکەوێت بە زۆر شت لانی کەم بە ژماری کورسەکانی بۆیە وەختێکیش کە وەفدێجێت ئەویش مامەڵە لەگەڵ ئەمری واقعی ئاکاتیەت لەگەڵ هەموویان کۆ بێتەوە بەڵام بە دڵنیایی ئەمە ئەیسەلمێنێت کە نە ئەتوانێت بەردەوام بێ وەنە لە خزمەتی خەڵکی کوردستان بەزۆ حکوومەتی کاربارەکەریش بڵێن بە پێی بڕای دادگای فیدراڵی بێت لە 6 یانزەی 2022ەوە ئەم حکوومەتی ئێستا 3 ساڵ و 7 مانگە کاربارێکەرە دەکرێت حکوومەتەر هاوا کاربارێکەر بێ ئەگەر مانگی 7 بێتەوە تەمەنیم کابینی دەبێت 7 ساڵە کە بەردەوامە بە هیچ جۆرە نابێ بەڵام وەکوتم ئێمە لەبەرەوەی دەستورمان نییە لەبەرەوەی ڕێگری نییە نە لە هەرێمی کوردستان یعنی ئێستا پەرلەمان ئەوە وەزعکرێتی وانە دادگایەک نییە شوێنێک نییە ئەم کەیسەی بەریتەلا ئەمە بیتە لای چییە مدبوویەک لای کاتەوە بەڵام ئەگەر هات و دەستورێکمان هەبووایە لەم دەستورە زەمەنبەندی دابنایە بۆ پێکێنانی حکوومەت بۆ تعریفی هەموو دەسەڵاتەکان بۆ لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان ئەو کاتە ئەم دۆخە ڕووی نایە وەکو بوون بە هیچ جۆرە نابێ نەخێر حکوومەتی کاربەڕێکەر ناوەکەی خۆی بەخۆیەتی کاری ڕۆژانە بەڕێیەکە لە ماوەیەکی زەمەنی دیاریکراوە ئێستا نەکەر ئەم حکوومەتە یعنی ئەمە بووە بە سەر و مەلەکی ڕەهاش هەین چۆنی سەر لە خلیج ینی لە بەریتانیا مەلەکی دەستوری هەیە
لە خلیج مەلەکی ڕەها هەیە ئەمە ئێمە نەکار بەڕێکەرە ئێستا مەسرور لە مەلەکی ڕەها سەروتریشە هەم دەسەڵاتێکی حکوومەتێکی ڕاستەقینە پەیڕەو دەکەن هەموو دەسەڵاتێکی سەر و حکومت پێڕەوەکەن بەبێ ئەوەی کەسیش دەیان پرسێتەوە و وەزیرەکانیش زۆر مرتاحن و یەنە سەر تەلەڤیزۆنش و قسەشەکەن و خۆشیان پیان وایە دەستکەوتیان هەبووە باش بەزەم ڕۆژ وەزیری دارایی قسەی کردبوو دەڵێ یەکێک لە دەستکەوتەکانی ئەم کابینەیە ئەوەیە پاشەکەوتیان گۆڕیوە بە قەرز ئەو پاشەکەوتی موچەخۆران کە هەبوو لە کابینەی پێشووەم کابینێش گۆڕیویانە بە قەرز کە بڕەکەی نزیکەی 30 تریلیۆن دیناری موچەخۆرانە دەکرێت وەکو دەستکەوتێک ببین یاخود ڕۆژێک دێ خەڵەیە و قەرزە وەربگرێتەوە با بڵێن وەکو دەستکەوتەی بینین هەنگاوێکی باشە لایەنی کەم ئیسەدی کۆمەتێک هەیە بەدەست خەڵکەوە کە ئەمە بۆ بە قەرز و حکومەت خۆی ئیجبار کردووە بەڵام خۆ هەر ئەمە کافی نییە هەر ئەمە کافی نییە بۆ ئێستا با بڵێن قەرزی خانوبەرە هاوسەرگیری قەرزی کارەبا هەموو ئەمانە بە خێرایی یا تۆ غرامە ڕۆست ئۆتۆمبیلەکە و ساڵانەکەی بەسەر چوو بێ بڕۆ یەکسەر هەموو غرامەکانە لێسەنن ێبا بێن لایەنی کەم ئەمە بکەن بە بیخەنەبری قەرزی خانوبەرە بیخەنەبەری قەرزی هاوسەرگیری قەرزی کارەبا غرامەی مرور هەموو ئەم بابەتانە ئەبەمە ئیشەکە تەواو ئەبێتوانە بەڵام هەر بەوەی کە ئێمە کردومانە بە قەرز هەنگاوێکی باشە و سەرەتایەکی باشە بەڵام باشەکەی خەڵک بتوانێت و قەرزە بەکار بێنێت ینی یەکەم بتوانێت بەکاری بێنێ و لەوەش مهمتر بڕگەیەکیان بنووسایە کەی ئەیدەنەوە ینی خۆ ئەمە هەر قەرز بێت ئەیکەی ئەیدەنەوە ینی ئەمەمان پێ بڵێن ئەو کاتە ئینسان دەتوانێت زیاتر با بڵێن لە یاسای چاکسازیشکە تورکە لە 2020 دەرچوو بڕگەیەکی تێدا بوو کە هەژمارێک بکرێتەوە بۆ هەموو چەخۆران شایستەی خەرجکرا و خەرز نەکرا و هەموو تێدا دیاری بکرێت ئەنێەوەی کە پاشەکەوتیش بێت بەڵامەوە شەر نەکرا ینی بۆ چەخۆر بە دیاریکایی بزانێ ئەو ڕپارێت چەندە لای حکومت ئەزانی لەبەرەوەی لە ڕاستیە پێ ناچێت ئەم وەزیرانە یعنی ئەو دەسەڵاتانێکە هەیەە یا ناتوان بەکاری بێنن ینی مەبەستمەوەی لەسەر و ئەوانەوە کە ناکرێمە قوبوڵیکەن یا ئەو یاسایە زۆری لەسەر وتراکاتی خۆی ئەو یاسایە یعنی وا لێک درایەوە کە ئەگەر بێت و تەنها ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئیتر لێگە ڕێ کوردستانە بێ بە شامی شەریف وەڵام ماش 100 میلیارد میلیارد ئەگەرێتەوە بۆ خەزانەی حکومت کەچی ئێستا موشە پارەکەی زیادی زۆر زیادی کردووە لەگەڵ ئەوەشە زۆریان موچە بڕیوە لایەنی کەم ئەوانەی کە پەرلەمانتار و پلە تایبەتوانن بەلای کەمەوە ینی لە 150 موشەکانیان کەمی کردو ئەوانە باشە بەڵام ئەمە کەسیش نازانمە بۆ کیەچێ یعنی بۆیە لە ڕاستیە ئەم بابەتانە کورۆکەکەی ئەوەیە کە ئەوەندە شتی ناڕاز و تراوە لەم دەسەڵاتەوە کەس متمانەی پێی نەماوە یعنی وەکو مەلەوان درۆزنەکان لێ هاتووە ڕێک وای لێ هاتووە لەبەرەوە شتی باششکەن کەس بەڕۆیان پێ باشە تاکە چارەسەر گۆڕینی ئەمانەیە گۆڕینێکی ڕیشەیی بە حکمێکی ڕەشید ئەوانە بگۆڕێن وەکو موچە کە باسمانکە بڵێن قەرزەکە بەزی سەر لەگەڵ بەغدا بڵێن دۆخی نوێ شات بە ئاراوە حکومەتێکی نوێ لە بەغدا هەیە وەزیری دارە عێراق قسەی کردووە دەڵێ موچەخۆرانی هەرێم لەگەڵ بەغدا خرج دەکەم ئەی دەبێت لێرە چۆن مامەڵە بکرێ لەگەڵ پرسی داهاتی ناوخۆ لەگەڵ بەغدا چونکە ئەمڕۆژ مەسرور بازانی قسەی کردبوو دەڵێ ئامادە نیوەی داهات بدەن بە بەغدا بەس دەڵێ 120 میلیارەکەەوەی کە دیاری کراوە چەندە خۆشیان پێشتر وەفدی حکومەتێریم لە بەغدا واژووی کردبوو دەڵێ بنەمای یاسایی نییە خۆی لە ڕاستیە هەر خۆی حکومەتەکەی سە بنەمای یاسایی نەماوە چکە خۆ ئەم حکومەتە پەرلەمانی خولەکەی پێشوو بۆ 4 ساڵ متمانەی پێداوەتی خۆتە بۆ ئیلە ئەبد متمانەی پێ نەداوە بۆیە خۆی بۆ هەموو ئەو شتانەشی سەپاندویانە بەشی زۆری بە بڕیار و ڕێنمایی سەپاندویانە بە تایبەتی لە حکومەتی هەرێمی کوردستانە زیادکردنی زەریبە زیادکردنی سزا و ئەمانە کە ئەمانە هیچی بنەمای قانونی نییە یعنی بۆ ئەمانە بۆ خۆی بنەمای قانونی هەیە بۆ ئەویتیان بنەمای قانونی نییە خۆی لە ڕاستیە مەوزوعی نێوان ئێمە و بەغدا پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەمانە نەیانتوانی ئەم پێگەی کورد لە بەغدا بپارێزن یعنی کاک حەکیم تۆ بێنە لە بەرچاوی خۆت ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە 4 کێشەمان هەبوو کێشەی خاک کێشەی بودجە و موچە پێشمەرگە و هەروەها پرسی نەوت و غاز ئەگەر بە ئەولەویەت سەیریکەی ئەبوو خاک لە یەکەم مابێت بەڵام ئێستا موچە بۆ بە یەکەم ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە
پەیوەندی بە فەشەلی هەموو ئەوانەوە هەیە کە لە بەغدا نوێنەرایەتی کوردیان کردووە لەسەر کۆمارەکانەوە بەمەی ئێستاوە لە نوێنەرایەتەکانەوە لە حکوومەتەوە لە وەزیرەکانەوە و لەگەڵ ئەوەی کە لە هەرێم دەبوو تەواوکەر بوونایە لەگەڵ ئەوانەی بەغدا. ئەژینا ئێستا بە تایبەتی ئەم کابینەیە کە دروست کرا کێ باسی مادەی 140 کرد؟ چێ باسی مەسەلەی ئەوەی کرد ئایا پێشمەرگە چۆن بەشێ بێ لە مەنزومەی جێشی عراقی، یاسای نۆتوگاز چۆن دەرچوێنرێت؟ ئێستا پرسی سەرەکی بۆ بەوەی چۆن شکار لە یەکتری بکەن و هەروە چۆن ماگانە ئەو موچەیە بێ و ئەمان چۆن خۆیان لەو بڕە پارێ بدزنەوە کە بنێردێ بۆ 120 میلیاریشمان ێستا بەشێک لە مامۆستانی ئەوانەی کە گرێ بەستن یاخود فەرمانبەرەکان مامۆستایخان بەشێکیان موچیان وەرگرتووە مانگی 5 بەشێکیان تا ئێستا وەریان نەگرتو بە پاساویەوەی کە داهات نییە. بەڵێ ئەوانە سەر داهاتی ناوخۆیە لە ڕاستیە کاک حەجی من بە هیچ جۆرە متمانم بەوە نییە و منطق پێمان ناڵێت کە پارە نەبێت لە کوردستانە. کێشەی هەرێمی کوردستان کێشەی ئەوەیە کە ئیدارەدانی پارە خراپە، یعنی ئەوەی کە پێوتێت حکومەت بەمانا زانستیەکەی نییە، هەموو داهاتەکان ناچێتەوە لای خەزێنەکەی حکومەت، هەموو خاڵستنورەکانەوە خۆیان لەسەر یەکتری ئێڵێن، پارتی لەسەر یەکێتی ئێڵێتی لەسەر پارتی ئێڵێت. بە ئێستاشەوە ئەمەی کە پێوتێت باری تەنسیقەر هەیە، بە ئێستاشەوە سەرانە سندن هەیە، بە ئێستاشەوە بازاری قۆرەخ کراو هەیە، کۆمپانیایان بۆ هەموو شتێک کردوێتەوە، خۆیان ئەڵێن لەنەوتەوە تا جەوت ئەدزێت لەم هەرێمە. ئەمە وەختێک خۆت شایەتی لەسەر خۆت بدەی منێکی هاوڵاتی چۆن بڕوات پێ بکەم کە داهات نییە، یا بەغدا چۆن بڕوات پێ بکە کە داهات نییە. تەمەەن کاک حەشیم بەغدا و هەولێر دوو ڕووی یەک دراون لە گەندەڵیە، بەڵام لەوێ لایانی کەم چەند سەرۆک وەزیرانە گۆڕاوە، سوتەمەنی هەرزانە، تا ڕادەیە هەلیکار هەیە و هەروەها با بڵین تا ڕادەیە ئەگەر بۆ ناویش بێ ناوە ئەبینی قەزا ئەدا بەسەر کۆمەڵە گەندەڵا و ئەیانگرێتوانە کوکو لە ماوەی ڕابردووە بینیمان. بۆیە بەمە تۆزێ خۆیان لە هەرێمی کوردستان جا کردوێتەوە. بەڵام ئەمەی ئێمە لەبەرەوەی هەم هیچ جێشێک لەمانێتیان نیە، بۆیە بەم جۆرە ملهوڕێ بۆیان چۆتە سەر. ئەجینە چ دەواازە سنووریەکان، چ ئەو باج و زەریبانی کە لەسەر هەموو شتەکان دانراوە، چ مەسەلەی کارەبا، چ زۆر بابەتی تریش منطق پێمان ئەڵێت ئەبێ داهات هەبێ. دووهەم داهات بۆ کەناڵی فەزایی هەیە، داهات بۆ کۆنفراسی بێمەعنا هەیە، چەندین کۆنفراسی بێمەعنای بێناوەڕۆک کە ئەوەندە لە قەزەی کوردی ناباتە پێشەوە، لە هەولێرەکرێت، لە سلێمانیەکرێت، لە دووەکەکرێت. باشە بۆچی بۆ دروستکردنی زۆر بابەت هەیە کە ئەستان ئەولەویەت نییە لە هەرێمی کوردستانە، ئەی بۆچی بۆ ژیانی خەڵک نییە؟ باشە یعنی ئێستا تۆ بێنە لە بەرچای خۆ هەرێکێک لەوانە مناڵەکانیان کەناڵێکی فەزایی هەیە، ڕێکخراوێکی هەیە، ئەم ڕێکخراوە لە پڕەبینی مەکتەب دروستەکە، خەسخانە دروستەکە، نازانم کتێب چاپەکە، چی ئەکا ئەماکە ئەوواکە، ێ باشان پاران لەکوێ هێنێت، فستیڤاڵی فیلمەکە ئێم پاران لەکوێن؟ خۆ من دڵنیام هیچیان نەچوون لە دەرەوە پارە بێنن. بریا ئەمانە ئەم ڕێکخراوانە بڕۆشنایە لە دەرەوە لە ناوەندە نێودەوڵەتیەکان، لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پاریان بێنایە تۆ بیان خزمەتە خزمەتی خەڵکی کوردستانەوە. ئێستا ئێمە هاوڕێکمانە بۆ ڕۆحی شاد بێکاک فواد ڕۆژی سەر لە ژیانە نەماوە، لە سوید بوو پێش ڕاپەڕین، لەگەڵ لە حەزی ڕاپەڕینە کۆمەڵێک لەو دۆسۆزانەت کۆبوونەوە ڕێکخراوێکیان دروست کرد و لێرە کاریانە کرد کە لە مەجای دروستکردنی خەستەخانە، مەجای دروستکردنی با بڵین قوتابخانە، کردنەوەی دەوری کۆمپیوتەر، هەموو ئەوانە ئەچوون لەوێ پاریان کۆ کردەوە ئەیان هێنا لێرە لە خزمەتی خەڵکی سەرفیانە کردو ئەوان. باشە بەڵام ئایا ئەم ڕێکخراوانەی کە ئێستا هەن هی مناڵی ئەم مەسئولانە، هی ئەم دوو بنەماڵەیە، ئایا ئەمەیە من تەمەناکەم ئەگەر ئەمەیە بۆ خەڵکی کەشف بکەن، ینی سەرچاوەی دارایەکان کەشف بکەن، بڵێن ئێمە ئەم پارەیەمان لەوێەوە دەسەکەوێ بۆیە ئەبم شێوەیە سەرفیەکەین. ینی قسەکە لەسەرەوەی کەس متمانەی بەوە نییە کە ئەمانە پارەیان نەبێت، داهاتی ناوخۆ بۆ هەموو شتێکەیە بەس بۆ موچە و بۆ خەڵکی هەرێمی کوردستان نیە. بەڵێ پێ دوایە گەر کێشە دروست نەکەن موچە بکەوێتە سەر ڕێڕەوی خۆی لەگەڵ بەغدا، بەتەبەدە حکوومەتە دەڵێ لە کاتی خۆی دادەی نێرین، بە زمانگە ڕابردووش 120 میلیاریان بڕی بوو. ئەوە باشترین چارەسەرە، ئەوە باشترین چارەسەرە لە بەغداوە بنێرن، ئەوەی لێی ببڕنەوە ویتری بنێرن. ئەگەر کەمێک دڵسۆزی هەبێ نابێت کێشە دروست بێت، و ئەگەر کەمێک
بەڕاستی ئەوانەی کە لەنایەتی ئێماکەن لە بەغدا یعنی ئەمە بۆ ڕئیس جمهور بۆ ئەو چوار وەزیرەی کە لەوێن لەگەڵ پەرلەمانتارەکانە ئەبێ خۆیان جیاکەنەوە لەم دەسەڵاتە گەندەڵی هەرێمی کوردستان یعنی با پەرلەمانتاری پارتیش بێت لە بەغا وەختی ئەزانێ کە خەتای سەرەکی هی هەرێمی کوردستانە با بێت قسە بکە با بێن ئەوانە حەکەم بن لە بینی هەرێم و بەغدا بۆیە بە هیچ کلۆجێک نابێت کێشە دروست بێ ئەگەر ناگەکە کێشە دروست بێ کەواتە بە ئێمە چی هەچ کەسێ لە بەغدا باش کەلتور چەند خولەکێکمان ماوە لەسەر کێشەی سەسوتەمەنی دروست بۆ خەڵکی هەرێمی کوردستان جگەلەوەی کە بەڕێز بێت سەیمە حکوومەتمان نییە پەرلەمانمان نییە کێشەی بڵین سوتەمەنیش لێرە هەیە لە کاتێکە 50,000 بەرمیل بۆ ناو خۆدانراوە دەکرێت منی چارەسەرێکی بۆ بدۆزێت یا خو فشارێک بکرێت 50,000 دانراوە بۆ ناو خۆ وڵاتێکی نەوتی بین لە عێراق بین بۆ لیترێک بنزین سەروی 1000 بێ ئەجا ئەمەیە کێشە گەورەکە ئەمە کێشە گەورەکەیە یعنی ئێمە لە ڕاستیە لەلایەکەوە خۆمان بە بەشێک لە عێراق زانین لەلایەکشەوە ئەوە وەزعکەمانە یعنی لە هەرێمی کوردستانە لە ڕووی شکلی ڕواڵەتیەوە هەموو شتەکانی حکوومەتێکی ئەوروپیانی ناوە تەطبیقیان کردووە مثلا تۆ لە ڕێی مۆبایلەکە تۆ توانی پارەی کارەبا بێ خەستەخانەی تایبەت هەیە مەکتەبی تایبەت هەیە بانزینی تایبەت هەیە هەموو شتێکی تایبەت هەیە باشە کە لە ڕاستیان لە ئەوروپایەشە بۆ شکڵە نییە لە زۆر شوێن ینی دەوڵەت ئەچێتە ژێرباری داهاتی بەراورد ناکرێت بەڵێ بێگومان لە ڕووی داهاتەوە و لە ڕووی چاودێری حکوومەت و لە ڕووی یاسا و لە ڕووی پاراستنی مافی هاوڵاتیشەوە یعنی تۆ هاتووی هەموو ئەمانە کردوتە بە پارە بەڵام لەو لاوە ژیانێکی کولەمەرجی و بۆ خەڵک دابین کردووە بۆیە ئێمە ئەگەر پاڵاوگە بڵی پاڵاوگەمان هەیە واگەر بەر سوتەمەنی ناوخۆی بڵێ هەمانە بۆ ناتوان بیکەن لەبەرەوەی قۆرەخکاری هەیە کاک حەشیم ئەمە دوای هاتنی داعش ئەو کاتە نێچیرەڤان سەرۆشی حکوومەت بوو قوبات تاڵەبانی جێگری بوو ئاشتی هەورامی وەزیری نەوت بوو زۆر بەڕوونی هاتنە پەرلەمان وتیان ئێمە ئیتر دەعم لەسەر ئەم شتانە هەڵەگرین و حکوومەتێکی بچووک دروست دەکەین لە تەنیشتیەوە کەرتێکی تایبەتی گەورە ینی کەرتێکی حیزبی گەورە سوتەمەنی قۆرخکراوە لە هەرێمی کوردستانە چ سوتەمەنی چ جگەرە چ مەسلەی ئینتەرنێت و ینی زۆر بابەت هەتا توان بڵێم یاری ئاگرین جا چی هەیە قۆرەخ نەکراوێت بە تایبەتی سوتەمەنی و جگەرە دوو مەجای با بڵێن قۆرخکراون لە هەرێمی کوردستانە لای خۆیانە بۆیە نایانەوێت دابەزێت ئەژینا منطق نییە بە هیچ جۆرێک دوای ئەوەشی کە ئەمان ئەڵێن ئێمە ئەو 50,000 نانەرین بۆ بەرهەمی ناوخۆی بەڵام هەر سیاری سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە بەڵێ دەبێت چی بکرێ بۆی هاوتا بکرێ لەگەڵ بەغدا پێت بێ دەکرێت بە فشار بکرێ بە چی بکرێ بۆی هاوتای بەغدا بێ خۆی کاک حەکیم فشار چۆن نەکرێ فشاریا بێ معارەزە بیکە کە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو معارەزەیەمان نییە کە ینی معارەزەی ئێمە لە چوارچەوەی بەیاننامایە تا ئێستا لە چوارچەوەی بەیاننامە دەرنەچوێن ئەوەی کە پێوتێت لێکدانی حیزب و شەقام یا پەرلەمان و شەقام ئەمە ڕووی نەداوە ینی ئەم حیزبە معارەزانە من دیزانێ ئەڵێمەوە ئەبێ کەسی یەکەمەکان پێش هێزەکانیان کەون بێنە سەر جادە باشە یا بێ ئەمان فشارکەن یا بێ ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بیکە کە ئەمەش بێ لایەن نییە لە هەرێمی کوردستانە یا بێ خەڵک بیکە بەداخەوە میلەتەکەی ئێمە پێچێ بە دۆخی خۆی ڕازی بێت یعنی مەسلەی سۆشیال میدیا مۆبایل یەکێکە لە دەردەکوشندەکانی میلەتەکەی ئێمە کاک حەکیم ئەمە لە کتێبێکی لەسەر دەرچووە بە ناوی نەفرەتی هەزارە تۆنی زەربینی نووسیوەتی لە دوای بەهاری عەرەبیەوە دەسەڵاتدارە ستەمکارەکان هاتن بیریان لەوە کردەوە چۆن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بخەنەوە خزمەتی خۆیان بیخەنەوە بەکارهێنانی سەرکوتکردنی ناڕەزایەتەکان ئێستا کەسێک بە لایکێک بە نووسینی کۆمنتێک بە پۆستێک پێی وایە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە دروستکردنی با بڵێن دەیەها میدیا کە ناڕزایی خەڵک هەڵەمژێ سەدان پیج بەکو باسێکن نزیکی 4,000 پیجیان دروست کردووە ئەم پیجانە تایەتی لەشکریە لە کۆمێت نووس و جنێ و نووسی تایەوەوانە ینی هەموو ئەمانە وای کردووە یعنی جۆرێک لە هەڵمژینی ناڕزایەتی و جۆرێک لە با بڵین ڕازیبوون بە دۆخەکە و هەتا لە ڕێ نوکتەوە کاکە ئەمانە بەدیلیان نییە پارتی لەگەڵ سینابی کە هەر پارتیەی باتەوە زۆر بابەتی تریژواتە کۆمەلگاکەی ئێمە کاک حەشیم من بڕوان بە مجاملە نییە ئەبێ ئەها چۆن باوەپیرانی ئێمە وتوێتی دەرزیێ بکە بە خەڵکە اینجا سوژنێ بکە
بەخۆتە یان سوژنێ بکە بەخۆتە اینجا دەرزیە کە بە خەڵکە باش ئەمە دروسترە ئەبێ ئێمە خۆمان ڕخنە لە خۆمان گرین خوتیماری خۆمان بکەین ئێمە بزانین بۆچی پێش زاین 700 ساڵ پێش زاین بۆ دیاکۆیەک دروستە بێت هەموو هۆز و تیرەکانی مادێکەخە ئیمپراتۆرە دروستەکە پایتەختی هەمەدانەکە پایتەختە زمانی یەکگرتو دروستەکە دادگادا ئەنێ باشە بۆ ئێستا ئێمە ئاوا پەرتەوازەین ئەمە ئەبێت ئەم میلەتە ئەم پرسیارە لە خۆیکە بۆی ئێمە بەشێکی لە ئەستۆی میلەتەکەیە هەر بۆیە دوا قسەم ئەوەیە پێویستمان بەوە هەیە بە خۆماندا بچینەوە و پێویستمان بەوە هەیە زانکۆکانمان خۆیان ڕاپسکێنن لە دەستی حیزب بێنە دەرەوە دیراسەی کۆمەڵناسی سیاسی ئەم کۆمەڵگایە بکەن بۆچی لە دوای ئەو هەموو ساڵە ناتوانێت حکومڕانێکی ڕەشید دروستکات سپاس دەکەین هەمامی مادوماکە سپاسیمەدەباز بۆ ئێوە بۆ بینەرانی شو ئەمەنای سەرکەوتنتان بۆ سپاس بۆ بینەرانی بڕە سپاس بۆ هاوکارانم فاتەمەگەڵ